پێت وایە بەغدا لە ناردنی مووچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان جددی بێت؟ من وەکو گەنجێکی خەڵکی شاری هەولێر هیچ پێم وانە بەغدا جددی بێت لە ناردنی مووچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لەبەرەوەی سیاسەتی حکوومەتی هەرێمی ئێمە زۆر جیاوازە لەگەڵ سیاسەتی حکوومەتی بەغدا. ئەمڕۆ خۆم باوڕم بە عەبادی نییە بوزەی بنێری بۆ هەرێمی کوردستان ئیلا گەریشی بە کورد بێ ئەگەنا قەناعەتم وە نییە پارەی بنێری زۆر زاروای گوتۆ نەیناردووە. خودی باوریامە ئەبد عەبادی نایەت و فەرما ینی قەت موچێت فەرمانبەرە نادت وەس باوەڕ ناکەم ژ بدت بەس ئەوە هەمووستا ما خاپینن و ما ئەوێدیت کرد حتا شولا خۆ مەبقەدیدن ji ber van انتخابata و ئەس متأکدم ji yek dinarê nadine fermanberan û nadine parê kesê nadine neyê cotyaran û neyê fermanberan û ya neyê pêşmergey û em şiqasta yani em heldîf çûnavî çin û derevat kir û em hesit kin bû me rêkek dî bibînin. تا ڕادێک باوەڕم پێێتی چونکە بەهۆی ئەو داتا و زانیارێکۆیە کاتەوانێ هەندێک ڕازگۆیی تیا دەرەکەوێت و هیوادارم ئینشەڵا بینێرێت. ئەسواکی مامۆستایەک باوەریامە بە حکوومەتە عێراقê nîne çunku bila hemê wizaret dawa kirbane nebtine wizareta tenduristî wizareta perwerde eger merameka siyasî nebî.